مرۆڤ خەمی بۆ هەمیشە لە هەوڵی باشترکردن و خۆشترکردنیا بووە. ئەگەرچی هۆکارەکانی زۆرە و چارەسەرەکانیشی زۆرە، بەڵام بە پوختەیەکی مێژووی لەو بابەتە ئەچینە ناوەوە. سەرچاو مێژوویەکانەوان دەرخستووە کە زیاتر لە 3000 ساڵ بەر لە ئێستا میسڕێ کۆنەکان کۆمەڵێک گژوگیای جیاوازیان تێکەڵاو کردووە و کوڵانویانە و وەک ژۆرە خستەیەکیان لێ دروست کردووە کە لەگەڵ هەنگوین تێکەڵاویان کردووە و خواردویانە بۆ ئەوەی کە ئەم گژوجیا بۆندارانە لە تێکەڵاوی هەنگوینەکەیە بۆنی هەناسەیان خۆشتر و باشتر بکات. 1400 ساڵ بەر لە ئێستش چاینەکان سینەکان هەوڵیان داوەکە جۆرێک لە فڵچەی ددانی سەرەتایی دروست بکەن کە بە شێوەیەکی گشتی لە دار و درەخت دروست کراوە و ئەوەیە کە ئێستا ئێمە بە شێوەی سیواک دەیناسین. جگە لەمانەش سەرچاو مێژوویەکانەوان دەرخستووە کە بابلیە کۆنەکان زیاتر لە 5000 ساڵ لەمەوبەر هەوڵیان داوە ئەو کەرەستانە دروست بکەن و بەردەستی بکەن کە بۆ بە ئاگابوون لە دەمودان و پاکشڕاگرتنی دەمودان بەکاری دێنن. هۆکاری هەموو ئەمانە ئەوەیە کە لە بۆنی ناخۆشی ناودەم ڕزگارمان بێت. هۆکارەکانی بۆنی دەم زۆرن، بەڵام باوترینیان بریتە لە وشکبوونەوەی جەستا کە لە دەرەنجامی کەم ئاو خواردنەوەدا دروست دەبێت. هەر کەسێک لە ڕۆژەکە 8 پەرداخ ئاو کەمتر بخواتەوە ئەوە بە ئاسانی جەستەی وشک دەبێتەوە و بە ئاسانی زاری بۆنی ناخۆشی لێوە دێتە دەرەوە. جگە لەوەش هەندێک نەخۆشی جەستەی وەک نەخۆشیەکانی گورچیلە و وشکبوونەوە دەکرێت ئەم بابەتە دروست بکات. هەروەها بەکارهێنانی هەندێک دەرمانی وەک دەرمانەکانی دژە خەمۆکی و دژە فشاری خوێن ئەوانی کە بەرزە فشاری خوێن ڕێک دەخەنەوە دەکرێت وا لە مرۆڤ بکات کە وشک ببنەوە، چونکە هەندێکیان وا لە مرۆڤ دەکەن کە زۆرتر میز بکە لە کاتی ئاسایی و ئەمەش دەبێتە هۆی وشک بوونەوە. هەموو جۆرێکی وشک بوونەوەش لە ناو لەشی مرۆڤە دەبێتە هۆی دروستبوونی بۆنی ناخۆشی هەناسە. بۆ ڕێگەگرتن لە بۆنی ناخۆشی هەناسە بەتایبەتەوەی کە هۆکارەکەی وشک بوونەوەیە ڕێگە چارەکان ئاسانە کە بریتە لە ڕۆژانە بەلای کەمەوە 8 پەرداخ ئاو خواردنەوە. لەو کاتانی کە ڕەمەزانە دەتوان ئەمە زۆر بە ئاسانی ڕێک بخەن لە نێوانی بەربانگ هەتاوەکو پارشێ و ئەتوانن 8 پەرداخ ئاو بخۆنەوە، دوانیان لە بەربانگە دوانیان لە پارشێەوە ئەمە 4 درێژای شەوەکەی تیشتان هەیە بۆی کە 4 پەرداخ ئاوی تر بنۆشن و خۆتان لە وشکبوونەوە ڕزگار بکەن. جگە لەوەش کلۆربوونی دان و نەخۆشیەکانی پووک و کۆبوونەوەی خواردن لە ناوچەکانی نێوەندانەکان هۆکاری دروستبوونی بۆنی دەمە. بۆ ئەم حاڵەتانش سەردانی پزیشکی دان و پاکشکردنەوەی دانەکان و هەروەها پڕکردنەوەی دانە کلۆرەکان کارێکی ئاسانە و خاوێنکردنەوەی ناوچەی نێوەندانەکان بە بەکارهێنانی پەتی تایبەتی ئەو کارە لە هۆکارێکی باوی بۆنی هەناسا ڕزگارمان دەکات. جگە لەوەش بەتاڵبوونەوەی گەدەی مرۆڤ هۆکارێکی تری بۆنی ناخۆشی هەناسەیە بۆی کە لەم هۆکارەشیان ڕزگارتان بێ دەتوانن شەوان پێش خەوتن یاخود لە کاتی پاشێوکردندا قاپێکی بچووک ماست بنۆشن، چونکە ماستەکە بەکتریای سوودبەخشی تێدایە و هۆکارێکی یاریدەدەری باشە بۆی کە لە بۆنی ناخۆشی هەناسە ڕزگارتان بکە. جگە لەوەش بەکارهێنانی تێوەردراوەکانی ناودەم ئەوەی کە پێی دەوترێ غەرغەرەیان مەڵمەڵە بە زمانی عەرەبی دەکرێت مرۆڤ لە بۆنی ناخۆشی هەناسە ڕزگار بکات و ئێستا بزنسێکی ئەوەندە گەورەیە ئەم بزنسە خۆی لە ساڵی 1920ەکانەوە پەیدا بووە کە لە بەناوبانگتریان بریتە لە لسترین و ئەو کاتە لە بزنسێکی 100,000 دۆلاریەوە دەستی پێ کرد و ئێستا وا دەخەمڵێنێت کە زیاتر لە 6 ملیار دۆلار لەو بزنسەیە بێت و بڕوە، چونکە یەکێکە لەو براندانی کە سەر بە جۆنسن ئەند جۆنسنە و بابەتی خاوێن ڕاگررتنی دەمودان بەرهەم دێنن. بۆی کە دەمودانتان خاوێن و بۆنی هەناسەتان خۆش بێ پێویستان بە شتی گران نییە، دەکرێت بەکارێکی هەرزانی وەک ئەو خواردنەوە کە هیچ پارێکی تێناچێت بۆنی خۆشی هەناسەتان ڕاگرد و ڕۆژانە 2000 دەمودانتان بشۆن و جارێک پەتی ددان بۆ خاوێنکردنەوەی ناوچەی نێوەندانەکان بەکاربێنن.